سەرەتای دەستپێکردنی ئەو ئیشەم لە ساڵی 2004 بوو. ئەو ئیشەش کە لە ساڵی نۆتەکان کە نەمتوانی دەرسەکەم کە دەست پێ بکەم تەواو بکەم، سەد شەشی زانستی بووم. هەستام چوومە ئێران. لە ئێران چوومە ئیشێکەوە ئیشی قالب دروستکردن و پرێسکاری ئەو شتانە بوو. ئەمنیش دەستی هونەریم زۆر بوو، ینی زوو وەرم دەگرت ئیشەکان. تەمەشام کردە و ئیشە زۆر بەدرم بوو کەوا دەستم پێ کرد لە ساڵی تقریبا 94 وانە. دەستم بە ئیشێ کرد کە ئیشەکەی کامل فێر بم. زۆریش محاولەم کرد، ینی شەو ڕۆژ ئیشم دەکرد و هەروە دەرشم لەگە دەخین کە فێرە ئیشەکە بووم و ئەو مەراحیلانەی کە بڕیم. دوای 2004 هاتمەوە کوردستان، ئەو معمەلەمان دانا کە ئێستا و ئیشانەی کەوا تێدا دەکەین کە یەکەم معمەلی بەو شێوەیە کە لە عێراقدا بندرێ. نەزاعەتیشمان هینا، ینی ئەو بەرهەمانەی کە دەمانەوێت دروستکەن دەتوانین دروستیکەین، ئەو قالبانەی هەر قالبەبی دەتوانین دروستیکەین. لە کارگەیمە قالبی لاستیک و پلاستیک دروست دەکرێت و هەروە هەندێک شتێتر هەیە، قالبی مەسە ئەلەمینیۆم، دایکاست، ئەو شتانێک پێ دەڵێن، ئەوانە هەموو دەتوانین دروستی بکەین. مەسەلەن قالبی لاستیک وەکو چبنە، ڕەبەلات، ئۆرینگ، ئەو شتانەی کە قوراخ کە ئی ئۆتۆمبیل، ئی کارگەکان، ئی شەریکە نەفتەکان، ئەوانە هەموو دەتوانین دروستی بکەین. و هەر قالبەکی پلاستیکیش بی، هەر شێوەیەک بێ ئێمە دەتوانین دروستیکەین، وەکو دەبەکانی ئی زاهی و دەبەکانی ئی شامپۆ و ئی ئاو، ئەو شتانە ئەوە هەموو ئێمە دەتوانین دروستی بکەین و زۆر شتمان دروست کردیە. و هەروەها چاکردنەوەی هەموو قالبەکان، هەتا قالبی کورسی، قالبی دەبە، قالبی بچوو، قالبیگە، هەموو قالبەکان لا ئێمە ئەمە چاچی دەکەینەوە کەوا مشکلە و کێشەیان هەبیتن. یەکەم ئیش کە دەستمان پێکرد ئیشی لاستیک سازی بوو. لاستیک سازی ئیشەشی زۆر گەورەیە کە لە هەموو دنیاێ، یعنی هەموو مەکانیک و هەموو شتەکانی دنیا پێویستی بە لاستیکە. ئەمە لێرە بیرۆکەکما بکووە بتوانم ئەم لاستیک سازی بینمە کوردستان. ئەیسام کرد ساڵانە کە ئەیسام کرد ملیۆن ها دۆلار کەوا لە خارج و داخلی کوردستان دەبی کە ئەو مەوادی لاستیک و ئەو شتانێک کە داخل دەبێتن، وەکو تایە سیارە و چبنا و ڕەبەلات و کۆپلینە ئەو شتانە، کەوا ئەوە مەسرەفەکی گەلک زۆر لە کوردستان کە خەڵک پێداویستمە سەرفی دەکاتن. ئەو بیرۆکەم گوتم بە ئەو ئیشەی بینمە کوردستان کە ئیسابم کرد چۆنیەتی ئەو ئیشە لە چی ڕادەست پێ دەکات. دەبی مەراحیلە بی، یەک لە مەراحیلەکانی کەوا دروستکردنی قالب و چۆنیەتی گرتنەوەی مەوادە. ئێستا بەخۆم نزیکەی 3000 مەوادی لاستیکی دەناسم کە دەتانم مەسەلەن بیگرمەوە لە ئیشەکانی خۆمدا. ئەوە یەک لە لاستیکان ئەوە لاستیکی سناعیە کەوا پێی دەڵێن کرێپ. ناوی ئەسلی کریناک ئەڵمانیە کەوا لە بۆ فەڕەنسا دروست دەکاتن، ئەوە بەدەستەمە گەشتیە. ئەوە لە بۆ چبنە و ڕەبەلات و لە بۆ ئەو ناومەچینە و ئەو شتانێکەوە پێویستی بە حرارەت و پێویستی بە لێخشاندن و پێویستی بە زەختی زۆر هەیە، ئەلەو مەوادەی سناعی دروست دەکەین. ئەو مەوادە سناعی، ئەو مەوادە لە نەفت و لەو شتانت پێکدێ. ئێستا کە ئەو نەفتێکەوە مەسەلەن کە لە کوردستان دەفرۆشێکەوە دەبرێتە خارج، ئەو مەوادانەی لێ دروست دەکەن. ئەوانەش ئێمە مەسەلەن دەینەوە لێرانە دەکەینە چبنە و ڕەبەلات و ئەو شتانە. مەوادی لاستیک چەند ئەوە چییە؟ یەک لەوانە ئەوە سناعیە، دووەمینیش مەوادی NBR، ئەو NBR ئەوەش NR
كوا طبيعية أول داري كاوتشو دروز ذكري أو مواد أولش إشي خوي وكو ربلات وهزو وكو أورينج وأوشتانا كوا لو تاي سيارات مثلا لو مادة دروز ذكرتن أولش بهوي سند مادة كيميائية كوا دبي تكلاو بكريتن كبتوانين أو ما لاستيكي دروز بكين مواد سي مواد سيليكوني صناعي أو مواد كوا لبو مواد غذائي لبو أو شتاني كوا مكايناني كوا مواد غذائي دروز دكا ألو مادة أما أورينج وواشراتي اللي دروز دكينو ك بتاني لقر مواد غذائي بسازيت أو مواداني كبيش ترباس معك المواد لاستك موادي بيش سازي ما هي وموادي سرشتي ما هي ولقر موادي سيليكون أو موادانا كوا بمعنى بيكن إيشك بيوسمان بسان تكل كارك هي يقلوانا أو أنتي أوكسيدان كأو مواد كقلت معنا أو مواد تذكرين أو لاستيقا ل كوا بخش لكاتن ناو قالبي قالبو هم لاچكا هواي نگريتن دوامين مواد أسيدة مواد أسيد أولش مواد كوا أديافكاني مواد لاستكوات تكل ذكري لناجر أو مواد كبكريتوا مواد سي مواد أسيدة مواد أسيدش أويش وكو بودر ويا أو موادش لبو استحكام كردني لاستقيا ومواد أوترازيل أو مواد أوترازيل لقر مواد لاستقي صناعية كتكلاو ذكري كوا لبو راح كردنو ضد احتكاك يعني لبو ضد اللي خشانه مواد كربون ما هي أو موادش يعني من لبو راح كردنا ولبو تنكردني مواد لاستخان كبيكوا بس ريتوا استا أو موادانك باس ما كري استا تكلاوي دكين نمونيك ما هي كبي سبيري سعره كوا دمانه بو موادي درستي بكين استا أو موادي تكلاو دكين مرحلة كم مواد لاستيك كمان تكراو كرت كوا لبو أو نمونة كدمانة بكاربينين أو مواد كباس ما كرت لسه مواد كوا كوا لاستيك كمان بتكرر تكلام ما كرت لسه آمادة يشكردنا أو مرحلة كم تو مرحلة دوم أندازي أو نمونة كيت ما أندازة كي ورد قرين ليلا دبين ناو قالب داد إنه أنت ذكي ورد قرين استاكاو مرحلة كم كتاب وآمادة بوش كردن مرحلة دوم أو دين أو زيازي أندازة كوا أو قلبي كوا دمانين نمكي درس بكين هل قلبك أندازة خوية يقلو أنا استاكا أو قلبي كدمان لدين أو أندازة ولبو آمادة كم
ئێستا کە ئەو لاستیک ئامادەمان کرێت ئامادەیە لە بۆ بەرهەمهێنان. ئێستا کەش ئەوە قالبەکەیتی کەەوە لەناو قالبەکە زۆر گەرمە کەوا لە بن پرێس گەرم کرایە ئامادە کرایە لە بۆ بەرهەمهێنان. ئێستا کەەوە ئەندازەی کە دروستمان کرد لە بۆ ئەو نمونانەیە کەەوە ئێستا دەریدەین. ئەو لاسەیکاوە ئامادەمان کردێ لە بۆ بەرهەمهێنان ئەوە هەر نمونە و 12 غرامە قالبەکەش پێک هاتووە لە 8 پارچە کەوا بێکزار ئەو قالبەکە پس دەکەین و 8 پارچەی ئینتاجمان دەداتێ. ئێستا کەش ئەوە چۆنێتی ئینتاجکردن چۆنێتی بەرهەمهێنان دەست پێ دەکەن ئێستاکە کەوا ئەو قالبە تقریبان دەرەجە حرارەی هەتا 220 دەرەجە حرارەیەکەوە بتوانێت ئەو نمونەی کە دەربینیتن. ئەوەش پرێسە ئەو پرێسە 45 تەنە کەوا ئەوەی کەپس دەکاتن. ئەوە مەرحەلەی بەرهەمهێنان بوو. ئەوە ئێستا بەرهەممەهێنا ئەوە ئامادەیە لە بۆ پاکردنەوەی. ئێستا مەرحەلەی کۆتاییکەوە پاکردنەوەی ئەو پەلیسانەیە کەوا لە نمونونەکە پەیدا بووە. ئێستا کەشەوە ئامادەی لەو پاکردنەوەی دەتوانین بین پاچکەینەوە لە دەستگای پاکردنەوە. ئامانجم ئەوە بکە بتانم چەند کەسێک لە سەر ئیشدا بنێم و هەروەها ئەو سەنعەتێکەوە هینایتمەوە بتانم چەند کەسکە فێر بکەم کەوا ئەو شتانەی کە بەرهەم دەهێنرێ بتام لێرە بەرهەمبین. ئەو شتانێکە لە خارجەوە دێر و ناو کوردستان بتان لێرە بە خۆمان بەرهەمی بین تا هەتا بتوانین کە سەرەتایی ماوادەکانش لێرە بەرهەم بێنین. ئەمە ئیسام کرد لە ماوادی پلاستیک لە ماوادی لاستیکەوە ساڵانە ملیۆنها دۆلار یعنی لە بۆ خارج دەڕواتن و هەروەها ئەو شتانێک کە لە خارج دێنرێت زۆری بێکەلکن یعنی ئەگەر تەمەشای خاشاکان بکەین هەموو ئەو شتانە کە بێکەلکانەیەکەوە لە خارج داتن وەکو ڕەبەلات و ئەو چبنانە و ئەو ئۆرینگە و شتانە بە پارەی هەرزان دێ بەڵام بێکەل کە خەڵک فڕی دەداتن. ئەم بیرم کردەوە گوتم ئەو شتانە کە ناوخۆڵ دروستکەن بە کواڵێتەشی باش و هەروە ئەو پیشە سازیە کە لە دەرەوە دەکەیت بتوانن بهینەوە ناو کوردستان چونکە ئێستا ئەو خینانەی ئەو کە لە قوتابخانە دەکرێت هەمووی مەسەلا ئەندازیاری ئەو شتانە ئەمە هیچمان نییە. یعنی حەز دەکەم کە خەڵک فێرە ئەو ئیشە بوو کە حکوومەتش بتوانی شێوەیەکی وەکو مەسەلا ئێستا ئەو زیادە CNC هەیە لە زۆر دەوڵەتان ینی دەخیندرێ کە لە قوتابخانە ینی مەرحەلەی خاصی هەیە کەەوە بتوان CNC بخینن کە بتوان ئەو قالبە و هەتا ئەو تایسەرە و مەس ئەو شتانێکەوە دروست بکرێتنەوەە. هەدەفم ئەوەیە من کە بتوان لێرە ئەو سەنعەتەی کە هینایتمەوە هەموو خەڵکێک بزانێتن کە چۆنیەتی بەرهەمهێنان و چۆنیەتی دروستکردن ئەو شتانە چۆن بەرهەم دەهێنرێتەوە لە خارجەوە کە دێتن.
ئێمە سەرەتا ئەو مشتریانەیە کە نمونونەکانمان لە بۆ دەینن ئەمە یەکەم جار تەمەشای نمونونەکە دەکەن ئایا ئەو نمونە لا ئێمە دروست دەبی یا دروست نابی تەمەشا دەکەن کەەوە ئەو ئاسنە و ئەو شتانەی کەوا پێویستی پێ هەیە لێرە هەیە یان نییە کاتەچی کە ئەومانزانانی ئەو شتە لێرە پێمان دروست دەکرێت تەمەشای ئەو نمونەی دەکەین و قیاس و شتەکان وەردەگرین و کەوا لێرە دیزاینەکەشمان پێ دەکرێت و دەست بە ئیشێکە دەکرێت یەکەمین جار ئەو نمونەیە دیزاینەکەی بە کۆمپیوتەر بە بەرنامەی کەتیا V5 پێ دەرێن بەو بەرنامە دەست بە دیزاینەکەی دەکەین پاشانش کە ئەو شێوەکەمان کێشا و وێنەکەمان کرد دوو بەرنمەیە لە بەرنمەی کەتیا کە ئەو بەرنامە شێوە کارێکە و تەواو بوو دەینەی لەسەر بەرنامەی پاوەرمیل بەرنامەی پاوەرمیل کە ئەو شێوەی وەردەگریتن دەداتە جیازی CNC کە لە جیازی CNC ئەو ئاسنوشتانەی دابین لە بۆی دابین دەکەین و قیاسەکان دەدەینێ و کەوا شێوەکەمان لە بۆ دەردەین لەسەر ئاسنەکە. یەکێک لە بەرهەمەکانی ترمان کەوا کۆپلینێشترە ئەوە ئەو کۆپلینە ئاوی هەولێرە کەوا ئاوی هەولێر زۆری ئاوی منتەقانی هەول لەسەر ئەو کۆپلینەی ڕاوەستایە ئەو ماتۆڕی کەوا ئیش پێ دەکەن کەوا ئەو جیازە ئەو ئاوەی کە ساب دەکاتن لەسا ئەو کۆپلینەی بەسرێتەوە ئەو کۆپلینەیان کە تێکسووە ئەو جیازە ڕابوەستن کەوا ئاوی هەولێری هەموو ڕادەوەستن یەک لە شتە میهمەکان کە ئێستا دروست دەکەین ئەو کۆپلینەیە ماوەکە سێ ڕۆژ پێ دەستا قالبەکەی تاوە دەکەین ئینتازەکەشمان ئەوش دوو ڕۆژی پێ دەچی کە دەست بە ئینتازەکەی دەکەین تاقریباً 5 ڕۆژ کولەن دەتوانێت بیان دەینێ کەوا تووشی کێشە نەبن و تووشی ئاوبڕان نەبیت لە هەولێر. بۆ دەستپێکردنی دروستکردنی کۆپلین ئەوە پێکهاتووە لە ئاسن و لاستیک یەکەم مەرحەلە ئەندازەکەی شێوەکەی و ئەو شتانەی کە پێویستە لە بۆی بیکەین دەیکەین و لە پاشان دیزاینەکەی درستی دەکەین کە دروستمان کرد بەو بەرنمەیە ئەو کاتە پێمان دەرێ ئەو قالبە کە بۆی دروست دەکەی بەچەند کاتی دەوێ و بەچەند کاتی تەواو دەبیتن. مەرحەلەی دووەم کە دیزاینەکەمان کێشا و دەچین ئاستین لە بۆ دێنین ئەو ئاستانێک کە پێویستە لە بۆی بەرنمەکەی لە بۆ دادێن و بەرنمەکەی دروست دەکەین و دەیەخینە سەر فرێ CNC کۆپلین کەوا ماتۆر لەگە ئەو مەچینەی کە ئەو دەستگایەکەیش پێ دەکرێت دەیبەستەوە ئەو کۆپلینە لە بۆ گرتنی هەزەی لە بۆ لەرزەی ئەو مەچینە و ماتۆری کەوا لێناگەر هەزەی بکا و لێناگەر احتیکاک و بەرامبەر یەکتریکە ئاسنەکەی بخۆ ئەمەی لە مابەینی دوو ئاسنیدا دەندرێتەوە هەزەکەی بگیرێت وەکو کۆمپرسەر وەکو مەچینەکانی ئیسایارات مەسەن کە مەچینە لەگەڵ بەدەنەی سیارێ ئەوانە هەمووی ئەو ڕەبەل و ئەو شتانیان هەیە ئەوە کۆپلینە کۆپلین لە پێکاتوە کۆپین لە لاستیک پێکاتوە لاستیکەوە مادەیەکی نەرمە کەوا دەتوانی هەزەی مابینی دوو ئاسن بگرێتن. ئەو مەرحەلەیە لە چەند بەشێک پێکاتوە بەشی یەکەم ئەویش حینەن دەتوانین بەرنامەکەی بگرین کە بەرنامەکەمان وەگرت داخلی کۆمپیوتەری دەکەین و کۆمپیوتەری CNC-ەکە لە پاشان کە بەرنامەکەمە داخل کرد تێست دەکەین کە بزانین ئەو بەرنامەیە پێویستی بە سورعەت و بە شێوازی ئەو کەتەرەی کەوا دەیبەستین چۆن کار بکاتن کە ئەومان بەستە دەست پێ دەکەین بێشکردن
ئەو ئاوەسکەیەکەوا دەبین ئەوە پێی دەڵێن سایتە بێت کەوا ساردکەرەوەی ئەو ئاسنە و ئەو کەتەرەیەکەوە احتکاک دەکاتن کە لێک دەخشێ لێ ناگەڕێ گەرم بیتن و ئەو کەتەرەکە زوو لە ناو بچیتن. مرحلەی دووەم برینی قالب بوو تەواو بوو کەوا پێی دەڵێن پەلیسا ئەو پەلیسەی کە لێ دەکاتەوە. ئێستا کە مەرحەلەی سێم کەوا دەبی بچم نەخشەکە بچێشم و پاشان بیدەمە کۆمپیوتەر و سیەنسەکەش داخلی کاتن کەوا بەرنامەکەیش بکا و گایدەکان بچێش. ئێستا وا گەشتە مەرحەلەی سێم. مەرحەلەی سێم کە جێگای گایدەکان دەبی دروست بکەین کەەوە ئەو قالبە کە دەکەتە بەرامبەر یەکدری ئەو پەلیسەی چادەورەی لاستیکەکەی ببڕیتن. ئێستا کەشوە ئەو بەرنامەکەی چا دەکەم کەەوە بەرنامەکەی داخلی سیەنسی بکەین و کەەوە ئیشەکەمان لە بۆ بکاتن. ناخۆشترین قالبی پلاستیکە دروست دەکرێتن. یەکەم مامەلیش بوون، یەکەم کارگە بوونێ کە لە سەرتاسەری ئاکە بە سیەنسی قالبی وها دروست بکەین. ئەوە مەراحیلەکانی ئاسن هینان و دیزاینکردنەوە شتانە هەر قالبەچی ئەوها تقریبان مانگەک هەتا چ ڕۆژ ئەمە خەریکی دەبین کە بتوانین قالبەچی ئەوها دروست بکەین. یعنی ئامان زمان ئەوەیە کەوا بتانین ئەو قالبانەی کە لە دەرەوە دروست دەکرێت بتانین لە کوردستانی خۆمان دروستی بکەین. بە تەماشین کەوا جیهازی بەهێزتر و بەقوتر بینین کە سیەنسی بتانین ئەو بەرهەمانەی کە لە دەرەوە دروست دەکرێت بتانین ناوە خۆمان دروستی بکەین و بە شێوازێکی جوانتر و ڕێکوپێکتر کەوا بتوانین لە سەرێکی بنووسین کە دروستکراوی کوردستانە. و چەند نمونەشمانێکەوە دروستمان کردیە لە زۆر لە دەرەوە باشتر کە دروستکراوی خۆمان کوردستانمان لەسەر نووسیە. مەوادانە ئێمە بەدایم باشترە لە خارجکە. ئەو مەوادانەی کە ئێستا ئەمە بەکاری دێنین ئەلمانی و مالیزیە. لێرە ئەو خەڵکێک کە داوامان لێ دەکات دەبی کوالەتێکی باشی بدەینێ. ئەوانێک کە ئەنی زۆر باشترە لە سین، لە ئێران، لە تورکیا. نمونەمان زۆر ئێستا لێرانەکەەوە دروستمان کردێ و کە زۆر باشتریش هەتا شەریکە نەفتەکان، شەریکانی کە خارج تورکەکان کە بخۆیان دێنێرە کوالیتیمان پێ باشتر بە لە ئی خۆیان. یعنی ئیمان بەکارهێنا ئیخوان بەکار نەهێنایە. نمونەشمان هەیە مەسەنکەەوە دروستمان کردیە. هەتا شەریکە نەفتەکان، شەریکان بریچەکان کەوانە هاتینە زۆر جوابانی بیریان نەکردەوە کە ئەو شتێکە مە دروست دەکەن ئێرە ئەوان بیریان نەکردەوە. زۆرشمان کە دروست کردیە کە بەکاریان هێنا زۆر باشتر بوو لە کواڵیتی ئی خۆیان.